چەند توێژەرێکی ناسرا و پێیان وایە کە ئەلفوبێی فارسی کۆن لە بنەچەدا مادی بووە. لە ڕاستیدا وەک سەرنجدرا ئەم بۆچوونە ئەگەرێکی زۆر زانستیە. جگە لەوە ئەلفوبێی کوردی سەردەمی ئیبن وەحشیە لە ڕووی ژمارەوە نزیکە لەوەی فارسی کۆن کە ئەگەری مادیبوونی هەیە. ئەوەی مادەکان ژمارەیان 36 بووە و ئەوەی ئیبن وەحشیە 37 لە کاتێکدا کە زۆر ئەلفوبێی تر ژمارەیان لە بیستەکاندا بووە لەو سەردەمەدا. جگە لەو ئەلفوبێی کە ئەگەری ئەوەی هەیە بنەچەکەی مادی بێت، نووسینێکی تریش هەیە کە لەسەر خاکی کوردستان داهێنرا و بەکار هاتووە و لەوەی مادەکانیش دێرینترە. ئەوەش نووسینی هێرۆگلیفی لوڤیەکانە. لوڤیەکان کە پێشیان دەگوترێت لوویەکان خەڵکێک بوون کە لە بەشێک لە ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستاندا ژیاون. هەرچەندە بە نزیکی 4000 ساڵە نەو ناوچانەدا دەرکەوتون، بەڵام پێدەچێت خەڵکی ڕەسەنی ئەوێ بووبێتن. ئەوان لە شارەکانی وەک حەلەب و ئەفرین و ئورفە و غازی ئەنتاب و چەند شوێنێکی تری باکوور و ڕۆژئاوای کوردستاندا ژیاون و لە هەندێک لەو شارانەدا شوێنەواریان ماوە. هەرچەندە نووسینەکەیان بە ئەلفوبێ ناو دەهێنین، بەڵام ئەو نووسینە بە شێوەی هێرۆگلیفی بووە، نەک پیت. ئەم نووسینە نزیکی 3500 ساڵ لەمەوبەر داهێنراوە و هەتاوەکو سەدەی حوتەمی پێش زاین بەردەوام بووە. واتە تا دەستپێکردنی دەوڵەتی مادی ئەو نووسینە مابوو. نووسینەکان ئاڵۆز بوو و نزیکەی 500 سمبڵ بووە. چەندین دەقی لێ بەجێما و تا ڕادێک زانیاری لەسەر زمانەکەیان هەیە کە بە زمانێکی هەندەوروپی دانراوە. بەڵام جگە لەوەی لەسەر خاکی کوردستان ژیاون و نووسینی تایبەتی خۆیان هەبووە، بەشێکی باشی وشەکانیان کوردی ئەمڕۆیە. ئەمانەی خوارەوە نمونەی هەندێک لە وشەی لوڤین کە لە کوردیدا زۆر نزیکن یان هەندێک گۆڕانی کەمیان بەسەرداهاتوو. وشەی ئاشا وش واتە وتن کە لە کوردیدا کەم گۆڕاوە. ئاشەتا لە کوردیدا دەبێتە ئاشتی یاخود ئاشەتی، هەر هەمانمانە. هاڕا کە بە کوردیدا بێ بە هاڕا ئەوە شپانای بەرداشت دەدات. جاریتر هاڕا بە مانای هاڕین کە لە کوردیدا کەم گۆڕاوە. کوی بە مانای کێ، ناوە بە مانای نوێ، پەڕی بە مانای پەڕین لە کوردیدا، شاری بە مانای سەر کەواتە پیتی شکر بکراوە بە س، تارو بە مانای دار لە کوردیدا، تاتە هەروەکو تاتە لە کوردیدا کە مانای باوک دەدات لە ناوچەی هەوراماندا، تی بە مانای تۆ، وەشوو واتە وەش کە لە هەورامیدانی باش، وشی واتە وشین یاخود گوشین لە کوردیدا بێ بە وش، زرت زرت کە لە هەندێک ناوچەی کوردستاندا بە زرت دڵ تۆمار کراوە. ئەوانە نمونەی چەند وشەیەکن و وشەکان زۆر زیاتر.